بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وسار على نهجه إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا. خۆشەویستان و ئازیزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم لە دەرسێکی تر لەوانەکانی ڕوونکردنەوە و شەرحکردن و لێکدانەوەی کتابی مەتنی ئەبی شوجاع کە بە فەتح القەریب ناسراوە بەردەوامین و لە درێژەی ڕوونکردنەوەکان داین. سوپاس بۆ خوای گەورە لە دەرسی ئەو ڕۆماندا کە وانەی 19ە گەیشتینە کۆتا باس و بابەتەکانی کتابی البیوع والمعاملات، باسی کۆتا بابەت و باسەکانی کڕین و فرۆشتن کە ئێمە لە دەرسی ڕابردوو باسی موساقات و باسی ئەو بابەتانەمان کرد کە لە باسی کتابی بیوع، باسی قیراض و ئەوانە کە باسی ئیجارە و ڕوونمان کردنەوە کەوا چۆن ئەو مەرج و ڕوکنانەی کە عولەما دایانناوە لەژێر ڕۆشنایی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پیامبەری خوا صلی الله علیه وسلم بە پشتیوانی خوای گەورە ئەوڕۆ دەچینە خزمەت کۆمەڵێک باس و بابەتی زۆر گرنگ کە لەناو کۆمەڵگادا ئەو باس و بابەتانە زۆر بەردەست و بەرچاون و پێویستە ئێمە وەکو موسڵمان زانیاریمان هەبێتن، چونکە بێگومان کۆمەڵێک بابەت هەن کە ئێمە ئەنجامی ئەدەین بەڵام جاروهەیە زانیاری شەرعیمان دەربارەی نییە. بەڵام کاتێک دەچینەوە خزمەت زانایان و خزمەت نووسرا و کتاب و پەرتوکەکانی زانایان، دەبینین ئەو بابەتانە کۆمەڵێک ئاداب و خوڕەوشت و ئەحکام و ڕێسا و یاسایی شەرعیان هەیە لە ڕووی دروستبوون و لە ڕووی ئەنجامدانی ئەو چۆنیەتی کردنی ئەو مامەڵانە لە نێوان مرۆڤەکاندا. ئەو بابەتەی کە ئێستا دەستی پێ ئەکەین بابەتی جەعالەیە، یاخود جوعالە یان جیعالە. دیارە بتەثلیث الجیم واتە بە هەرسێک خوێندنەوە هاتووە بە ضەممە و بە فەتحە و بە کەسرە. جعالە کە واتە مانایەکەی ئەوەیە ما يجعل لشخص على شيء يفعله وشرعا التزام مطلق التصرف عوضا معلوما على عمل معين أو مجهول لمعين أو غيره. واتا ئەوەیە شتێک دابندرێت لە بڕی ئەنجامدانی کارێک کە کەسێک بڵێ شتێکم بۆن منە لێبزر بووە، یان ئەگەر ئەو کارم لە بۆ بکەی ئەوە لە بڕی ئەوەدا لە مقابلی ئەوەدا ئەو شتت دەدەمێ. ئەوە پێگوتوێت جەعالە، واتە ئەو شتەی کە دەیدرێتێ پێگوتوێت جوعل. جا ئەو شتە زۆر جار لەناوە خۆماندا ڕوو ئەداتن، یعنی شتێکە ینی کە لە سەردەمی پیامبەری خوا صلی الله علیه وسلم ڕووی داوە و ئێستاش بوونی هەیە. طبعا بەڵگەی ئەو بابەتە ڕووداوێکە کە زانایان ئەو حەدیثە بە بەڵگە دەینەوە، ئەو حەدیثەی کە ئەبوو سەعیدی خودری دەجێڕیتەوە کە حەدیثەکە ئیمامی بوخاری و مسلیم جێڕایتیانەوە، واتە حەدیثەکە صحیحە. کۆمەڵێک لە ئەصحابی پیامبەری خوا صلی الله علیه وسلم دەچنە شوێنێک لە ناو هۆزێکی عەرەب، دیارە ڕێیان لەوێن دەرئەکەوێتن، داوای میوانداری ئەکەن، ئەویش میوانداریان ناکەن، وەڵامیان نادەنەوە. کاتێک کە وەڵامیان نادەنەوە گەورەی ئەو هۆزە نەخۆشەکەویتن، کە نەخۆشەکەویتن ئیتر وەزعی تێکەسیتن، داوا ئەکاتن بڵێن شتێک پێیوە ئەداتن، واتە نەخۆشەکەی لە ئەوەیە ئیذ لودی غەزەی سەید و ئولائیکە، واتە شتێک پێیوە ئەداتن. ئەوانیش لەبەر گەورەی هۆزەکەیان داوا لەو کۆمەڵە ئەصحابە ئەکەن کە ئەصحابی پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم، ئایا هیچ شتێک و لەلانیەکەوە لەسەر ینی ببێتە مای
عیلاج یاخود شیفا لە بۆ ئەو گەورەمان ئەوانیش دەڵێن ئەگەر شتێکمان لە مقابل بدەنێ ئەوە ئێمە دێین قورئانی لەسەر دەخوێنین. جا ئەوە بوو ئەبوو سەعیدی خودری ئەجێڕێتەوە فەرمێ یەکێکیان چوو سوڕەی فاتیحای لەسەر خوێند خوای پەروەردگار شیفایدا ئەوانیش لە بڕی هەندێ کۆمەڵێک حیوانی کچکە کە بزن و مەڕیان لێوەرگرتن حتا لە ڕیواتێک دااتێ دەڵێ 30 سەریان لێوەرگرتن بەڵام لێرە ئەفەرمێ فەجعلوا لهم قطيعا من الشاء قطيع واتە بڵێن پارچە مەڕێک یاخود پارچە بزنێک ینی بڵێن کۆمەڵەیەک لیان وەرگرتن لە بڕی هەندێ و ئەوەی کە هەستا بە خوێندنی ئەو دوعایە لەسەر گەورەی ئەو هۆزە گوتی نابی دەستکاری بکەن تا دەچینەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە چوونەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لۆ پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەو ڕووداوە جێراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیقراری لەسەر کرد فەرمووی بەشێکیش لە بۆ من دابنێن دا بەشیکن لە نێوان خۆتان و بەشێکیش لە بۆ من دابنێن خذوها واضربوا لي بسهم بەو نەسە هاتیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیقراری کرد کە ئەوە حەدیثێکی تەقریریە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانی پێداناوە بەو کارەی ئەصحاب جا ئەوە جوعالەیە یاخود جعالەیە یان جعالەی پێگوتێتن ئەو شتەی کە دا ئەندرێت لە بڕی کارێکە تۆ ئەنجامی ئەدەی لە بۆ کەسێکی دیکە دەفەرمێت ئەبوو شوجاع خاوەنی ئەو کتابە مەتنی ئەبی شوجاع ئەفەرمێ والجعالة جائزة وهو أن يشترط في رد ضالته عوضا معلوما فإذا ردها استحق ذلك العوض المشروطا ئەفەرمێ جعالە دانانی شتێک لە بڕی کارێک دروستە لە ڕوانگەی شەرعیەوە ڕێگە پێدراوە و بەو شێوازەیە بە مەرزدا بنێت بۆ جێڕانەوەی ئەو شتەی کەونی کردیە ئەگەر کەسێک هەڵبستێت بۆی بجێڕێتەوە بۆی بێنێتەوە عیوەضێک شتێکی دیاریکرا و معلوم کاتێک کە ئەو کەسە ئەو شتەی جێراوە ئەوە استحق ذلك العوض المشروطة ئەو کەسەی هەستاوە بە لێنۆڕین و بینینەوەی ئەو بۆ نمونە بزنە مەڕە شتێکی بۆ نمونە بێجیانە بزری کردیە زۆر جارویە بۆ نمونە کابرا سویزی سیارەکەی لێ بزرە بیتن دەڵێ کاکە هەر کەسێک ئەمن لەو منطقەی سویزی سیارەکەم بزر کردیە ون بووە لێم هەر کەسێک لۆم بینی تۆ بۆ نمونە 25,000 دەدەمێ ئەوە دیاری کرد و بۆ نمونە کۆمەڵە کەسێک پێ هەستان یەکێک دیتیەوە کاتێک کە هینایەوە ئەوە فعلا ئەو کەسێک کە سویزەکەی دیتەوە شایستەیە بەوەی کە ئەو 25,000 وەربگریتن جا هەر شتێک هەبیتن بە نمونەمان کە پێهێناوە ئەوە پێگوتێ جعالە بابەتێکی دیکە لێرانە کە باسەکاتن پێی ئەگوترێتن مخابەڕە واتە دێنە سەر بابەتێکی تر کە فەصلێکی ترە مخابەڕە کە ئەوەیە وهي عمل العامل في أرض المالك ببعض ما يخرج منها والبذر من العامل دەفەرمێت مخابەڕە چییە؟ مخابەڕە ئەوەیە کە وەکو مزارعەی وایە کەسێک سەپانی بکاتن لە بۆ خاوەن مڵکێک کە زەویەکەی لۆدا بچینێتن زەویەکەی خزمەت بکاتن و تۆوەکەش لەسەر کەسەکە بێتن ئەوە پێی ئەگوترێتن مخابەڕە بەڵام مزارعە ئەوەیە وهي عمل العامل في الأرض ببعض ما يخرج منها والبذر من المالك مزارعە ئەوەیە تۆوەکە ئەو سەپانیە کە لە نێوان دوو کەس لە نێوان ئاغا و سەپان یاخود خاوەن مڵک و کرێکار یاخود خاوەن مڵک و کەسی تر کە ئەنجامەدرێتن لە مزارعەی تۆوەکە لەسەر خاوەن مڵکەکەیە لە مخابەڕەی تۆوەکە لەسەر ئەو کەسەیە کە سەپانی ئەکاتن واتە سەپانی خاوەن مڵکەکەیە جا لێرانە باسی مخابەڕە ئەکاتن کە بە مخابەڕە ناونراوە لە کتابە شەرعیەکاندا کتابە فقیەکاندا
دفرميت وإذا دفع إلى رجل أرضا ليزرعها وشرط له جزءا معلوما من ريعها لم يجز. ئەگەر کەسێک زەویەکی دا بە کەسێکی تر، واتە وەکو گوتمان لە ناو کوردەواریدا کە مەشهورە ئاغا و سەپانی، ئەگەر بە سەپانی زەویەکی دا کەسێک بۆ ئەوەی لێی بچێنێتن ئەو زەویە خزمەت بکاتن و بە مەرجیشی گرت بەشێک لەو بەرهەمەی کە لەو زەویە و بەرهەم دێتن لە بۆ کەسی سەپان، ئەو کەسێکەوە هەستاوە بەو ئیشە، ئەوە دروست نییە مادام ئەو بەرهەمە لەو زەویە وەرەگیرێتن. طبعاً ئەلێرانە کە باسەکاتن هەم ئەگەر بێت و تۆوەکە سەپانەکە بیداتن و هەم ئەگەر بێت و خاوەن مڵکەکە بداتن، کۆمەڵێک عولەما کە بۆ نمونە یەکێک لەو زانایانە ئەبوو شوجاعە کە لە فەتح القەریب داهێنایەوە دەفەرمێت دروست نییە، لەبەرەوەی حەدیثێکی دەربارە هاتیە کە حديثك صحيحة أفرمي نهى صلى الله عليه وسلم عن المزارعة وأمر بالمؤاجرة. ياخذ حديثك بدريج أفرمي فقد نهى النبي صلى الله عليه وسلم عن المخابرة والمحاقلة ونهى عن المزارعة وأمر بالمؤاجرة وقال لا بأس بها. پیامبری خوا صلى الله عليه وسلم دیارە نهی کردیە لە مخابرە وەکو گوتمان ئەگەر تۆکە لە سەپانەکە بێتن و لە مزارعەش کە ئەگەر بێت و تۆکە لە خاوەن مڵکەکە بێتن، هەردووچیان نەهی لە دەربارەی هاتیە، بەڵام دیارە کۆمەڵێک زانا کە عولەما باسییان کردیەواتە لە دوای ئەو شتەکە نووسراوە، زانایانی متأخرین مخابڕەیان بەجائیز داناوە. بۆ نمونە ئەفەرمێ لكن النووي تبعا لابن المنذر اختار جواز المخابرة وكذا المزارعة. ئیمامی نەوەوی و کۆمەڵێک زانای تریش مخابڕەیان بەجائیز داناوە، هەروەکو مزارعەشیان بەجائیز داناوە و لە ناو کوردەواری خۆشماندا هەردووچیان دەکرێت. جار وهەیە بنەتۆوەکە، جار وهەیە لە خاوەن مڵکەکەیە و جاریش وەیە لە سەپانەکەیە. جا ئەو دروستبوونە لەسەر ڕەئی ئیمامی نەوەوی و کۆمەڵێک زانای ترە لە مەذهەبی شافعی کە بەجائیزیان داناوە. وإن أكراها إياها بذهب أو فضة أو شرط له طعاما معلوما في ذمته جازا. أجر هاتو کەسێک زەویەکەی بەکرێگرت یاخود کەسێک زەویەکەی خۆی بەکرێدا بە کەسێکی دیکە پێی هەڵبسێ کە لە کوردەواری ئیجاری پێگوتێتن، هەرچەند ئیجار کە وشەی عەرەبی بەڵام ئەو وشە کە باوە ئەڵێ بە ئیجار ماگرتیە، لەسەر کە جاران عوملەی دەستکردی کە ئێستاکە پارەیە جاران زێڕ و زیو بووە، بە زێڕیان بەزی و تەبعاً دینار لە زێڕ بووە، درهەمیش لە زیو بووە، بە زێڕیان بەزی و بەکرێ بگریتن یاخود شتێکی ئەو شەڕتە لەه طعاما معلوما، یاخود شتێکی لە بۆ دیاری بکاتن، ئیتر گەنم بێ جۆ بێ هەر دانەوێڵەیەک بێ فی ذیممەتیهی لە خۆیەوە نەک لە بەرهەمی زەویەکە جازە، ئەوە دروستە بەکرێی بداتێ و ئەویش خزمەتی بکاتن. بۆیە بە حەقات ئینسان ئەگەر لەو خلافەی دەرچیتن بە ئیجارگرتن لە مخابڕە و لە مزارعی باشتە لۆی نەکەوێتە ناو ئەو خلافە، هەرچەند کۆمەڵێک زانا وەکو باسمان کرد وقد اختار عدد من الشافعية كابن خزيمة وابن المنذر وابن السريج والخطابي والنووي جواز المزارعة والمخابرة استقلالا. ئەوەشیان بە بەڵگە هێنایتەوە دووبارە حەدیثێک کە ئیمامی موسلیم ئەجێڕیتەوە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەیبەری فتح کرد، ئەو ماڵ و مڵکەی داوان بە بەشێکی دیاری کراو کە لەو ینی لەو زەویوزارێکەوە بەرهەم دەهات، کەواتە ئەوەش هەر بەڵگەی لەسەرە، ینی ئەو عولەمایانە کە گوتیان جائیزە بە پشت بەستن بەو حەدیثەی کە باسمان کرد.
والله ئاعلم. کەواتە هەرچەند ئەو زانا بەڕێزە ئەفەرمێ مخابەڕە دروستیە، بەڵام کۆمەڵێک زانای متەئەخیرین بە بەڵگەی حەدیثی ئیمامی موسلیم بە جائیزیان داناوە. هەروەکو گۆتیشمان لەناو کوردەواریدا کە ئێستاکە ئیشی پێ ئەکرێتن. ئەوەش دەربارەی سەپانی و بەخێوکردنی زەویزار وەکو گوتمان بنەتۆ و لە سەپان بێ یاخود لە خاوەن مەڵک بێتن. دێنە سەر باس و بابەتێکی تر، زیندووکردنەوەی عاردێک، زەویەک، عقارێک کە کەسێک پێ هەڵبسی لە بۆ خۆی ئاوەدانی بکاتەوە کە ئیحیاء المەواتی پێ ئەگوترێتن، واتە زیندووکردنەوەی زەویزارێک شوێنێک کەوا هی کەس نەبێتن، کە ئەوەشیان لە ڕوانگەی شەرعیەوە عولەما قسەیان لەسەر کردیە و بە جائیزیان داناوە. بەڵام بە مەرجێک کە ئێستاکە باسی ئەکەین، هەر لە خۆتەوە نابێ بچی شوێنێک تەلبەندی بکەی و سیمی بکەی و خۆتی لێ بکەیە خاوەن و لە کاتێک کە ئەو عارد و بەردە هی کەسانێکی ترە یاخودی کەسێکی تایبەتە ناکرێت، ئەوە دەبێتە داگیرکردن و غەسب لەو کاتەدا. ئەی چۆن جائیزە؟ ئێستا دەچینە خزمەت ئەو باس و بابەتە. دەفەرمێ وإحياء الموات جائز بشرطين، واتە دروستە زەویەک زیندوو بکەیەوە بیکێ مڵکی خۆت بە دوو مەرج. ئەن یەکونە المحیی مسلما، طبعا ئێمە ئێستا لێرادا باسی چ ئەکەین؟ باسی دەوڵەتێکی ئیسلامی ئەکەین، باسی کاتێک ئەکەین کە ئیسلام سایە و سێبەری هەبوو کە ئیسلام جێبەجێ ئەکرێتن لە فەرمانگە و دادگا و لە بڵێن دەوائیری حکوومات. بە حەقەت ئەوە لەو کاتەدا کە ئیسلام سایە و سێبەر بوو هەموو شتێک لێپێچینەوەی لەسەر ئەکرێتن، بەڵام کاتێکەوە ئیسلام سایە و سێبەر نەبوو، بەڕاستی زۆرداری و غەسب و زوڵم و داگیرکاری جێی ئەگریتەوە لەو کاتەدا، بەڵکو ئەو کەسێکەوە شوێنێکی هەیە و خاوەنی تیان گوندێک کە خاوەنی عارد و بەردێکە و خەڵکانێک دێن داگیری ئەکەن و سیم و تێلبەندی ئەکەن، حیساب لە بۆ هیچ کەسێک ناکەن، ئەوە لەو کاتیدا دەبێتە پاشاگەردانی. جا دەفەرمێ بە دوو مەرج. ئەن یەکونە المحیی مسلما، دەبێ ئەو کەسێک کە ئەو شوێنە زیندوو ئەکاتەوە مسلمان بێ، لەبەرەوەی لەناو دەوڵەتی ئیسلامیە ئەو کەسە دەبێ مسلمان بێ کە بەو کارە هەڵسێ. وأن تكون الأرض حرة لم يجي عليها ملك لمسلم، ودەبێ ئەو خاکە خاکێک بێتن کەس خاوەنی نەبێتن، هیچ مسلمانێک خاوەنی نەبێتن، ئی کەس نەبێتن یاخود ئی گوندێک نەبێتن، ئی دێهاتێک نەبێتن کە ئەوان خاوەنی بن و کەسێک بێ داگیری بکاتن. وصفة الإحياء، چۆن ئەو شوێنە زیندوو ئەکرێتەوە کاتێک کە کەسێکی مسلمان دەیان عاردەکەی کەس نەبێتن، بەو شێوازەیە. وصفة الإحياء ما كان في العادة عمارة للمحيا، واتە بە شێوازێک بێتن کە زیندووکردنەوەی ئەو شوێنە پێی وە دیار بێ عادەتەن چۆن ئەو شوێنە ئەگەر بتەوێتن، یعنی دەسووری زیندووکردنەوەکە چۆنە ئەگەر بتەوێ بیکێ باغ و دەغڵ و دان و ئەوانە عادەتەن ئەتوو دەبی ئەگەر بیکێ باغ دوسێ دار و شوێی تێدا بچێقینی و پەرژینێکی بکەی، ئەگەر بێت و بیکێ دەغڵ و دان و ئەوانە دەبی دووبارە پەرژینی بکەی و ئەوانە پاسەوانیەکی بکەی و زەویەکەی بچێڵی و تۆوێک دانێک لێی بچێنی. یاخود ئەگەر بتێ بیکێ خانوبەرە و سەکەنێکی لەسەر دروست بکەی، دەبێ هەندێک دیوار و شوێ بەرزکەی، واتە پێ بچیتن کە ئەتوو دەتەوێتن ئەو شوێنە زیندوو ئەکەیەوە دەیکێ مڵکی خۆت، بۆیە شتێک بیتن کە عادەت بێتن لەو سەردەما لە بۆ خاوەنداریەتی کردنی ئەو شوێنە. هەر لەناو ئەو بابەتەدا ڕاستەوخۆ ئەو زانا بەڕێزە بابەتەکە دەباتە ناو مەوزوعێکی تر، ناو باسکردنیەکی تر. دەفەرمێت ويجب بذل الماء بثلاثة شرائط. لەناو ئیحیای مەوات، لەناو شوێن زیندوو کردنەوە کاتێک عارد و بەردێک زیندوو ئەکەیەوە،
دەچێتە باس و بابەتێکی زۆر گرنگ. دەڵێ واجبە بەخشینی ئاو بە سێ مەرج: ئەن یەفضل عن حاجەتیه، کاتێک کەوا کەسێک واجب ئەبێ ئاو بدا بە کەسێکی تر، ئاوەکەی لە خۆی زیاتر بێ، وأن يحتاج إليه غيره لنفسه أو لبهيمته، وأو كسي كداواي أكاتن كآوي بيب بخشيتن تلبو خوي بيتن كبيويز بيتن واتا أوندا ضرور بيتن كبخوي لتينان بيويسي بآو بي، يان أو جانورا أو دابيا جا أو آجلا تبون منا بلن أوي سوارية ياخد أوي ديكيا وكو مرو بزنو أوشتانا بيويستي بيها بيتن تينو بيتن، أو لو كاتدا واجبة أو كسا آوي بيب بخشيتن لبروي حالتك ضرورة. مرجي سيم: وأن يكون مما يستخلف في بئر أو عين، وآوكا بشوازيك بيتن كآوي بيتوزي ذا تآوي بيرو كاريز بي، تآوي سرتاوو كانياو روبار بيتن. واتا اگر آوكا لكنديك لدولكيك لا شتێکی تانکەرێک بوو لەو کاتی لەسەری وازینی مەگەر ئەو کەسە زۆر لە حاڵەتێکی زەڕووردا بێتن کە بەڕاستی بمرێتن یاخود پێویستیەکە لە سنوور بە دەربێتن، ئەو کاتە پێویستە لەسەری بۆ ئەوەی ئەو کەسە گیانی نەکەوێتە خەتەر. مەبەست لێرەدا چییە؟ زۆر جار لە گوند و دێهاتەکان ئەو خەڵکانی کەوا جیرانی یەکترین عارد و بەردیان داوای ئاو لە یەکتری ئەکەن. دەبینی کە چەند جارێکی دایێ ڕاستەوخۆ کابرا زەویەکەی خۆی تەعمیرەکاتن، داروباری لێ ئەچێنیتن لەسەر حیسابی ئاوی جیرانەکەی. لە ڕاستیشدا جیرانەکە کە ئاوی دایتێ تەنها لە بۆ ئەوە بووە کە ئەو چەند جارەی وەکو یارمەتیدانێک وەکو شتێکی ئینسانی، بەڵام ئەو ئاوە ئاوی خۆی بووە، هەروە هاتیە و ئیتر ئاوەکە مڵکی خۆی بووە. جا چ جۆکەی لە ڕووباری بەتەنیا هینایە، چ بیری بەتەنها لێدایە. لەو کاتەدا پێویستە ئاگادار بی ئەوە لەسەری واجب نەبووە، بەڵکو شتێکی ئینسانی بووە و دەبێ ئەویش زوڵم لەو جیرانی نەکاتن کە بڵێ وەڵا ئەتوو لەبەرەوەی چەندجار ئاوت دایتە من و ئەمیش ئەو داروبارەم لەبەر هەندێک چاندیە تو چۆن ئێستا ئاو لە من دەبڕی. بۆیە بەڕاستی ئەو حاڵەتێکە کە زۆر جار دڵێشە و ینی سەرێشەی تێدا دروستە بێتین لە مابەینی جیرانەکان لە مەزرعەکان کە ئێستا کە ئەو وێ لەو مەزرعانەی دروستەکرێن یاخود لە گوندەکان جاروێ ئەو ئاوکانیاوانە کە مڵکی تایبەتینە کابرا بۆ نمونە عاردی کڕیە ئاوەکەشی لەگەڵ کڕیە پێیان نەگوتیە جایتر کێشەی لەسەر دروستە بێتن. بۆیە لە ڕوانگەی شەرعی بەو شێوازە علەما ڕوونیان کردیتەوە و بێگومان لە کتابەکانی تردا بە درێژتریش باس ئەکرێتن ئەو بابەتە. والله ئاعلم. دینە سەر باس و بابەتێکی تر کە ئەو زانا بەڕێزە هەر لە ناو باسی کتابی بیوع و معاملات داهینایە، ئەویش باسی وەقفە. وەقف واتە کە کەسێک ماڵێک وەقف کاتن بیدا بە شتێک، بیدا بە کەسانێک، بیدا بە بۆ نمونە مزگەوتێک، بە واتە ئێستا باسیەکەین واتە ئەو ماڵە ڕائەگیرێتن لە دەستکاریکردن و تەسەڕوفکردن بۆ جارێکی تر کەوا مالیک ناتوانێت دەستکاری بکات، چونکە وەقفە ئەوە لە دەست ئەو ئەڕواتن، چونکە وەقفی کردیە لەسەر ئەو کەسانە. دەفەرمێ وەلوەقف جائز بثلاثة شرائط. خۆشەویستان، دەفەرمێ وەقف دروستە بە سێ مەرج. زانین ئەو مەرجانە چنە؟ وەقف دروستە بە سێ مەرج: ئەن یەکونە مما ينتفع به مع بقاء عینه. یەکەمیان ئەوەیە کە ئەو شتە کە دەیبەخشێتن سوودی لێوەربژرێت، ئەو ماڵە ئەو شتە لەگەڵ سوود
وأن يكون على أصل موجود وفرع لا ينقطع. و ئەو ماڵە کە دەبەخشێتن لەسەر شتێک وەقف کاتن کە وجودی هەبێتن. چۆن؟ واتە بڵێ بۆ نمونە ئەو ماڵم وەقف ئەکەم لەسەر کەسێک بۆ نمونە کە لە ناو ڕەحمی دایکیدایە، منداڵێک هێشتا لە دایک نەبووە، یان بۆ نمونە لەسەر مزگەوتێک کە هێشتا بنیات ننراوە، ئەوە نابێتن. بۆیە دەڵێ ئەن یەکون على ئەصڵ موجودین، واتە ئەو کاتێک کە ئەو واقفە ئەو ماڵی وەقفە کاتن دەبێ ئەو شتە ئەنی ئەو کەسە یان ئەو شتە کە وەقفی لەسەر ئەکرێتن ینی هەبێت و وجودی هەبێتن لە بووندا بێتن. وفرع لا ينقطع، و لەسەر شتێک بێتن کە یاخود کەسانێک بێتن کە کۆتاییان پێنێتن، واتە نەک مەجموعەیەکی دیاریکراوە، بەڵکو لەسەر کۆمەڵە فەقیرێک و یاخود لەسەر فوقەڕا، ینی بەو شێوازە، ینی کۆتایی پێنێتن لەسەر فەقیران و هەژاران بێتن. واتە دووبارە کۆتایی پێنێتن ئەو کەسانە كالفقراء والعلماء والمساجد، يعني شتەکە بەردەوام بێتن. ئەو کەسانەی کەوا وەقفی لەسەرەکرێتن کۆتاییان پێنێتن. وأن لا يكون في محظور، و دەبێ وەقف کردنی ماڵ لەسەر شتێکی ڕێگە پێدراو بێ، حەرام نەبێ، قەدەغە کراو نەبێ لە ڕوانگەی شەرعی. بۆ نمونە ماڵێک وەقف کاتن لە بۆ شتێکی حەرام، لە بۆ نمونە لە بۆ کەنیسە لە ڕوانگەی شەرعیەوە دروست نییە، لە بۆ کڕینی ئینجیل و تەورات دابەش بکرێتن، لە بۆ نمونە شتێکی کە لە ڕوانگەی شەرعیەوە بۆ ینی ئالەتی لەهو کە عولەما نمونەیان بەو شتانەی نایتەوە. هەر ئیش و کارێکەوە یاخود هەر شتێکەوە لە ڕوانگەی شەرعیەوە دروست نەبێتن ناکرێن ماڵی لە بۆ وەقف بکرێتن، دروست نییە. وهو على ما شرط الواقف من تقديم أو تأخير أو تسوية أو تفضيل. لێرەدا خاڵێک باسەکاتن کە زۆر مهمە. ئەو ماڵە زۆر جار دەوڵەمەندەکان کە ماڵ وەقف ئەکەن، بۆ نمونە چەند مەرجێک دائەنێن، دەڵێ کاکە پێشتر ئەو ماڵم بدە زانایان، دواتر بیدە بە هەژاران، یاخود پێکەوە، یان ئەویان زۆرتر بدێ ئەویان کەمتر بدێ. ئەو مەرجانەی کەوا واقف ئەو دەوڵەمەندە ئەو خاوەن ماڵە کە دائەنێتن پێویستە لە وەختی دابەشکردن و پێدانی ماڵەکە جێبەجێ بکرێتن. بۆیە دەفەرمێتی وهو على ما شرط الواقف من تقديم، واتە ئەو وەقفە بەگوێرە و بە ئەندازەی ئەو مەرجانەی کەوا خاوەن ماڵەکە واقفەکە کە بە مەرجی گرتیە دەبێت جێبەجێ بکرێتن لە پێشخستنی ئەو کەسانەی کەوا لەسەریان وەقف کرایە، ئەوانەی کە دواتر واتە بەو شێوازە جێبەجێ بکرێتن. بۆ نمونە کابرا دەڵێتن کاکە ئەو ماڵە وەقف بیتن لەسەر هەژاران بە تێکڕا، بە بۆ نمونە بە یەکسانی، یان دەفەرمێتن بە هەژارەکان زۆرتر بێتن لە قەرزدارەکان، بە نمونە تەفضیل. ئیتر واتە ئەویان لە ئەو زۆرتر بێتن، یان ئەویان لە پێش ئەو بێتن، ئەویان دوا بخرێ لەسەر ئەو. هەموو ئەو مەرجانەکەوە کەسی واقف داینا دەبێت جێبەجێ بکرێتن، واتە مەرجەکان شەرعین. ئەوەی کە لێرەدا شەرعی نەبوو تەنها ئەوەیە لەسەر شتی حەرام نابێتن. بە کورتی وەقف ئەوەیە لەسەر شتێک بیتن کە وجودی هەیە وەشتەکە نەبراوە بێتن، ئەو شتێکەوە وەقفە کاتن. واتە بۆ نمونە کابرا دەڵێتن ئەو کۆمەڵە مۆمە وەقف، ئێوە لەگەڵ سوود لێبینینی مۆمەکان کۆتاییان پێدێتن، کەواتە مۆم بۆ وەقف نابێتن. بۆ نمونە دەڵێتن کاکە ئەو سیارە بوزە کە پڕ بوز و بەفرە وەقف بێتن، ئێوە دەتوێتەوە لە ناوەچێتن، یان کۆمەڵێک خواردن و شتیوە خواردن دەخورێت و لە ناوەچێتن، کەواتە وەقف دەبی شتێک بێتن لەگەڵ ئیسیفادە لێکردن و سوود لێبینینی بمینێتەوە. و ئەوەی کە گۆتیشمان لە پێشخستن و دواخستنی قسەی واقف لێرەدا
جێبەجێ ئەکرێتن. والله ئاعلم. دێینە سەر بابەتێکی تر کە ئەو زانە بەڕێزە هەر لە ناو ئەو کتابەدا باسی کردیە، باسی هیبەیە. هیبە واتە بەخشینی ماڵ، بەخشینی ئەو شتێکەوە تۆ خۆشت ئەوێتن بە کەسێشکە ببەخشی. فەرمێ وكل ما جاز بيعه جاز هيبته ولا تلزم الهبة إلا بالقبض. باسی هیبە و دیاری ئەکاتن. طبعا هیبە بەخشینە، کاتێک کەوا کەسێک دوور بوو ئەوە دەشبێتە دیاری، ینی ئەو بەخشینە. هەرچەندەمە دیاری لە بۆ کەسی نزیک شێر بەکاردێنی، بەڵام لە ڕاستیدا دیاری ئەوەیە کە کەسێک بۆی بنێری ئەوها زیاتر مانایەکە پراوپڕ ئەبێتن. جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەصفی ئەو کارە جوانەی کردیە، فەرمێ تەهادە و تەحابوو، شت بکەنە دیاری بۆ یەکتر، محیبە زیات ئەکاتن. فعلەن دیاری هەرچەند بچووک بێتن جێگای خۆی ئەگرێتن و زۆر خۆشەویستی لە نێوانی یەکتریدا بڵاو ئەکاتن. بۆیە خۆشەویستان ینی هەتا عولەما هێنایتە ناو کتابەکان و بە بابەتێکی گرنگ و پێویست باسییان کردیە. ئەو دیاریە، ئەو بەخشینە جێبەجێ ناکرێتن تەنها بە وەرگرتن نەبێ. واتە کەسێک ئەگەر شتێک بە کەسێک ببەخشیتن هەتا نەیگاتێ وەری نەگرێتن، ئەوە ئەو دیاریە دانامەزرێتن. بەڵگەشمان لەسەر ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆمەڵێک دیاری ئەنێریتن بۆ نەجاشی، کاتێکەوە نەجاشی لە ژیاندا بووە، بەڵام بەر لەوەی کەوە هەدیەکان و دیاریەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گاتە نەجاشی کە پاشای حەبەشە بووە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، نەجاشی وەفاتەکاتن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوا ئەکاتن کە دیاریەکان بگەڕێنرێنەوە، واتە لە بۆ وەرەثەکانی ناچن. بۆیە دیاری ئەگەر لە بۆ کەسێک ناربەر لەوەی بیگاتێ، گەر کەسەکە وەفاتی کرد دەتوانی وەربگریەوە. ولا تلزم الهبة إلا بالقبض، إلا بوەرگرتن جێبەجێ ئەویتن ئەو دیاریە، واتە دائەمەزێتن. وإذا قبضها الموهوب له لم يكن للواهب أن يرجع فيها. کاتێک کەوا کەسی دیاری پێبەخشا و دیاریەکەی وەرگرت، ئەوە ئەو کەسەی کە دیاریەکەی بەخشێ و بە دیاری ناردیت یاخود دایتێ، بۆی نییە کەوا پەشیمان بێتەوە لەو دیارە. إلا أن يكون والدا، مەگەر کەسەکە باوک و دایک بێتن. لێرە ئەفەرمێ والدن واتە باوک بێتن. جا طبعا باوک وئین عەلا واتە هەرچەندە ئەگەر باپیرەش بێتن و دایکیش بە هەمان شێوە، هەرچەند داپیرە باپیرە هەردووچیان، واتە باوک و دایک، باپیر و داپیر ئەگەر هاتوو بە کوڕونەوەکانیان ماڵێکیان بەخشی، با منداڵەکانیش ئەو ماڵە وەربگرن، با لە لاشیان بێ. کاتێک کەوا گوتیان کوڕم ئەو ماڵەمان لۆ بجێڕەوە، ئەوە ئەو کەسە مافی خۆیتی کە وەربگرێتەوەتە ئەو باوک و دایکە، منداڵەکان و نەوەکانیان ناتوانن بڵێنە باوک و دایکیان باپیر و داپیریان ئەو ماڵەت بە ئێمە بەخشێن نادەینەوە. واتە ئەوان خاوەنی ماڵەکەن، با هەرچەندە لە لای منداڵەکانیش بێتن. وإذا أعمر شيئا أو أرقبه كان للمعمر أو للمرقب ولورثته من بعده. ئەگەر هاتوو کەسێک گوتی بە درێژایی تەمەن ئەو شتە دیاری بێ لە بۆ تو بە تۆم بەخشی، بەڵام دوای مردن دەیجێڕمەوە، یان گوتی ئەو شتە چاوەڕێ ئەکەین، ئەگەر من پێشی مردم لە بۆ تو بیتن، ئەگەر ئەتوو پێشی مردی دەیجێڕمەوە. ئەرقەبە واتە چاوەڕێ ئەکەین. كان للمعمر أو للمرقب، ئەو ماڵە هەر دەبێتە لە بۆ ئەو کەسەی کەوا پێی بەخشێ بە درێژایی تەمەن یاخود بە چاوەڕوانی کردن چیهیان پێشی چیهەی مرد، ئەو هەر لە بۆ دیاری پێبەخشاوەیە کێ بیتن. و کاتێک کەوا کەسی دیاری پێبەخشاو نەما لیوەرەثەتیهی من بعده، لە بۆ وەرەثەکانی ئەبی، لە بۆ میراتگیرەکانی ئەبیتن لە پاشی ئەودا، واتە ئەو مەرجە جێبەجێ ناکرێتن. وەکو باسمان کرد، هیبە و دیاری بەخشینی ماڵ تەنها باوک و دایک، باپیر و داپیر، باپیر و نەن بۆیان هەیە کە لە ماڵەکە پەشیمان بنەوە بڵێن ئەو هەدیەمان لێ بجێڕەوە بە هیچ کاتێک. تەنها وە خاڵێکی دیکە کە باسمان کرد، ئەگەر هات و دیاریەکەی وەرنەگر بێتن
بۆی هەیە پەشیمان بێتەوە، واتە جگە لە وەرگرتن و وەرنەگرتن جگە لە دایک و باوک هیچ کاتێک دیاری ناجێڕدرێتەوە. والله ئەعلەم. دێینە سەر باس و بابەتێکی دیکە کە ئەو زانا بەڕێزە باسی کردیە، باسی لوقتە ئەکاتن ماڵێک کەوا ببیندرێتەوە. ماڵی بیندراوە ئەفەرمێ وإذا وجد لقطة في موات أو طريق فله أخذها وتركها وأخذها أولى من تركها إن كان على ثقة من القيام بها. لقطة واتە ماڵی بیندراوە ئەگەر کەسێک ماڵێکی بینیەوە دیتیەوە دۆزیەوە لە شوێنێکەوە ئەو شوێنەی کەس نەبوو، بۆ منە لە خانی و کەسێک نەبوو، لەسەر عارد و بەردی کەسێک نەبوو، یان لەسەر ڕێگایەک کە ڕێگا عامە، دروستە دەستی بداتێ ئەو ماڵە و دروستیشە وازی لێبینیتن. بەڵام هەڵگرتنەوەی ئەو ماڵە بە خاوەنکردنەوەی باشترە ئەگەر هاتوو متمانەی بەخۆ بوو کە بە بەو ئەرکانە هەڵبستیتن کاتێک کە ئەو ماڵەی دەستدایتێ بیگەینێتەوە خاوەنی یاخود ئەو شتانەی کە ئێستا باسەکەین. وإذا أخذها وجب عليه أن يعرف ستة أشياء. کاتێک کە ئەو ماڵەی دەستدایێ پێویستە 6 شت بناسینیتن بۆ ئەوەی کە خاوەنەکەی وەدیار کەوت بزانیتن کە ئەو شتە ئایا ئیویە یان ئیوی نییە، واتە 6 شت تعریف بکاتن بناسینیتن. یەکەمیان وعاءها ئەو جۆرکە ئەو زەرفە ئەو کیسە کە تێیدایە، وعیفاسەها ئەو سەرپۆشەی کە دای پۆشیە بۆ نەگەر شتێک لە ناو قەپاغێک سندوقێک بوو، وەویکائەها ئەو داوای کە پێی بەستراوە ئەو پێچەرەی کەوا دەورەی شتەکەی داوە، وجنسەها و ڕەگەز و جۆر و توخمی ئەو شتەی کەوا چییە دۆزیتەوە، وعەدەدەها و ژمارەی شتەکە بناسینیتن، ووەزنەها و چێشی ئەو شتەی کە دۆزراوەتەوە چەندە، ويحفظها في حرز مثلها و ئەو شتە لە شوێنی شایستەی خۆی بپارێزیتن. بۆیە پێویستە کاتێک کە کەسێک شتێک دەستەداتێ یان وازی لێبینی یان کە دەستی دایە لە شوێنی خۆی بپارێزیتن، چونکە ئەو تازە لێپرسراوە دەربارەی ئەو شتە چێ دەڵێ خاوەنەکەی زۆر دوو ڕۆیش بوو ناگەڕاوە، کە تۆ دەستت دایە ئەوە تازە تەواو لی بزر بوو، چونکە تو نازانی چییە، کەواتە کە دەستت دایە دەبی ئەو ماڵە پارێزگاری لێ بکەی و لە شوێنی خۆی بۆ نەپارەیە دەبی لە ناو قاسە و سندوق و شوێنی پارێزرا و لە ماڵی دابنی. شتێکە کەوا پێویستی بە بەرسێبەرە دەبی لە بەرسێبەر دابنی لە بەرهەتاو نەبێ، شتێکە پێویستە لە ژوورێکی تایبەت بێتن دەبی لە ژوورێکی تایبەت بێواتە شوێنێکەوە پێویست بێ بە خۆی. ثم إذا أراد تملكها عرفها سنة على أبواب المساجد وفي موضع الذي وجدها فيه. وأجر ويستي خوش ويستان أجر ويستي أوشت بكاتا هي خوي پێویستە تا ساڵێک لەبەر دەرگای مزگەوتەکان لەو شوێنەی کەوا لێی دۆزیتەوە بیناسێنیتن بۆ ئەوەی خاوەنەکەی کاتێکەوە لێی ئەنۆڕیتن بە دوایدا ئەگەڕێتن لەو شوێنە گشتیانە ئەو یاخود لە شوێنی خۆی دێتەوە چاوتی ئەکاتن ببینێتەوە. تەمەنە گەردام و دەستگا زاندراو بوو کاتێک کەوادام و دەستگای وڵات وەکو خۆی بەڕێوە چوو ئەو شوێنانە دەناسێن و ئەو شتانە ئاسان ئەبن. یاخود ئێستا کە بۆن منە کە رادیۆ و تەلەڤیزیۆنەکان والله ئەعلەم شوێنی ئەو شوێنانەیان گرتیتەوە بۆ ناساندن. تەمەنەوەش هەفتەی یەکەم جارێک و ینی ئەوە هەفتەی یەکەم چەند جارێک و دوایە هەفتانە جارێک و دوایە مانگانە ئەوە بەو شێوازە مانگانە کە جارێک دەزاندرێت ئەوان دەناسێت و یاخود بانگەشەی لۆ ئەکرێتن. ئێستا کە رادیۆیەکان هەموو ڕۆژانە شتەون بوو دۆزراوەکان دەناسین و بە خەڵک ڕاگەینی کە شتێکە بەڕاستی شتێکی باشە لە بۆ دۆزینەوە و ناساندنی ئەو شتە دۆزراوانە. فإن لم يجد صاحبها كان له أن يتملكها بشرط الضمان. ئەگەر هاتوو ساحێبەکەی نەدیتەوە دروستە بیکاتە خۆی ینی بیکاتە مڵکی خۆی، بەڵام بەمەرجێک کە خۆی بکاتە زەمانی زامنی ئەو شتە. واتە هەر کاتێک کە خاوەنەکەی هاتەوە یاخود دۆزراوە ئەوە ئەو شتەیە یاخود تەسمیلی ئەکاتن یاخود پێشماردن یاخود
كابرا بون گردنی ئازا ئەکاتن. واللقطة على 4 أضرب أحدها ما يبقى على الدوام فهذا حكمه ئەڵێ لقطة ئەو شتێکەوە دەدۆزیێتەوە 4 جۆرە، یەکێکیان ئەوەیە کە بە هەمیشەی دەمینێتەوە، ئەوە حکومەکەیتی کە باسمان کرد تازە، ناساندنی بەو شێوازە و لە شوێنی گشتی و ناساندنی ئەو شەشتانەی کە باسمان کردن. دووەمیان والثاني ما لا يبقى كالطعام الرطب فهو مخير بين أكله وغرمه أو بيعه وحفظ ثمنه. دووەمیان لەو شتێک کە دەدۆزیێتەوە ئەوەیە کە نامینێتەوە، بۆ نمونە کابرا خواردنێکی تەڕ میوەیەکە خواردنێکە کە دەبینیتەوە، ئەوە ئەو کەسێک کە هەڵی ئەگرێتەوە گوتمان مخەیرە، دەتوانی وازی لێبینی، دەتوانی هەڵ بگریتەوە، کە هەڵی گرتەوە سەرپشکە لەوەی کە بیخوات و نرخەکەی بژمێریتن لە بۆ خاوەنەکەی کاتێک کە خاوەنەکەی دۆزیەوە، یان بیفرۆشیت و پارەکەی هەڵبگری لە بۆ خاوەنەکەی. لەو لە نێوان ئەو دوو شتەدا سەرپشکە. والثالث جۆری سێمی ئەو شتە دۆزراوە ما يبقى بعلاج، ئەوەیە کە دەمینێتەوە بەڵام دەبێ ئەو کەسەی کەوا ئەو شتەی دۆزیەوە چارەسەری بکاتن. چۆن؟ كالرطب فيفعل ما فيه المصلحة، وەکو بۆ نمونە کابرا سندوقە خورمایەک دەبینیتەوە، کارتۆنە خورمایەک دەبینیتەوە، ئەوە لەگەڵ ئەو خورمایە چ دەکاتن؟ یاخود سندوقە ترەیەک دەبینیتەوە بنمونە، ئەو شتەی کەوا مەسلحەتی تێدایە پێی هەڵەستێتن کابرای کەوا ئەو شتەی دۆزیەوە. من بيعه وحفظ ثمنه، دەچیتن ئەو خورمایان ئەو ترەیە دەفرۆشیتن و پارەکەی هەڵدەگری لە بۆ خاوەنەکەی، ئەو تەجفیفه وحفظه، یا خورمایەکە وشک دەکاتەوە دەیکاتە قەسب، یاخود ترەیەکە بۆ نمونە وشک دەکاتەوە دەیکاتە مێوژ، ئەوە مێوژ و قەسبەکە هەڵەگرێت لە بۆ خاوەنەکەی. طبعاً وەکو باسمان کرد هەڵگرتنەوەی ئەو شتە دۆزراوانە جاروهەیە ئەرک و ماندیبوونی تێدایە، ئەو کەسێک کە متمانەی بەخۆنیە با بەو کارە هەڵەستێ، بۆیە گوتمان إن كان على ثقة من القيام بها، ئەگەر متمانەی بەخۆی بوو لە هەڵگرتنەوەی ئەو شتانە. والرابع جۆری چوارەمی ئەو شتە هەڵگیراوانە ما يحتاج إلى نفقة، ئەو جا ئەرکەکە قورستر ئەبێ کە پێویستی بە ئەرک کێشانە خۆشەویستان، واتە کاتێک کە کەسێک شتێک ئەبینیتەوە ئەرچی قورسترە لەوانەی ڕابردوو، وەکو کەل حەیوانی، کابرا جانەوەرێک ئەبینیتەوە ئاژەڵێک دەبینیتەوە وهو ضربانی، ئەو حەیوانانەش ئەو جانەوەرانە ئەو ئاژەڵانە دوو جۆرن، حەیوان لا يمتنع بنفسه، جانەوەرێکە ئاژەڵێکەکەوە بە خۆی پارێزگاری پێی لە خۆی ناکرێتن، بۆ نمونە ئەوە واتە بۆ نمونە یعنی حیوانەکە بزنە مەڕە گۆلکێکی کچکەیە، یعنی ئەو حیوانە ناتوانیتن لە شتی دڕندە و شتی وەکو گورگ و ئەو شتە دڕندانە خۆی پارێزیتن، لەو کاتەدا فهو مخير، ئەو کەسە کە ئەو بزنە ئەو مەڕە ئەو گۆلکەی دیتەوە ئەوە سەرپشکە بینە ئەکلی و غورمی ثەمەنیه، ئەو بزنە ئەو مەڕە ئەو گۆلکە سەر ببڕیت و پارەکەی لە بۆ خاوەنەکەی چەندە دابنێتن کاتێک کە هاتەوە، ئەو تەرکی والتطوع بالإنفاق عليه، یاخود نەیکوژیتەوە نەیخواتن وازی لێبینیتن و بەخێوی بکاتن لە لای خۆیەوە. والتطوع بالإنفاق عليه واتە بەخۆ بەخشانە ئەو بزنە ئەو مەڕە لەگەڵ حیوان و بزنەکانی خۆی بکات و بەخێوی بکاتن تا خاوەنەکەی ئەبینیتەوە. زۆر جار لە گوندان ئەو شتانە ڕوو ئەدەن خۆشەویستان، ینی بۆ نمونە بزنێک مەڕێک دا ئەبڕێتن، گۆلکێک لە گاڕان دا ئەبڕێتن، کابرا دەینیتەوە لەگەڵ بزن و مەڕەکەی خۆی لەگەڵ گاڕانەکەی خۆیان بەخێوی ئەکەن تا خاوەنەکەی وە دیارەکەویتن. ئەوەش شتێکی ئینسانیە، شتێکی مسلمانانەیە کە ئینسان بەڕاستی هەمیشە لە خەمی یەکتردا بێتن و بەخێوی بکاتن تا خاوەنەکەی دێتەوە. ئەو بەیعه وحفظ ثەمەنیه، یاخود نەئی خوات و نە ئەوەی دەکاتن بەڵکو دەیفرۆشێت و پارەکەی هەڵدەگرێتن، چونکە بۆ منە جاروەیە کابرا بزن و چێڵی نینە، مەڕی نییە، بەڵام زکیشی بەو ئاژەڵە دەسووتێتن کە زستانە، لەوانەیە ڕق بێتەوە، لەوانەیە مردار بێتەوە، بۆیە دێنینیتەوە دەچی دەیفرۆشیت و پارەکەی هەڵەگریتن.
جۆری دووەمی حیوانەکان چییە؟ وحیوان یمتەنیع بنفسه بۆ نمونە ئاژەڵێکە حیوانێکە گیانەوەرێکە کەوا بەخۆی خۆی پێ ئەپارێزرێتن بۆ نمونە حشترێکە لە سەحرا کابرا دەیبینیتە یاخود ئەسپێکە یا گاجوتێکە کە ئەو گاجوتە ئەو ئەسپە ئەو حشترە دەتوانێت پارێزگاری لە خۆی بکاتن فإن وجده في الصحراء تركه ئەگەر لە دەشت و چۆڵەوانیەک بینیەوە وازی لێ دەینیتن وإن وجده في الحضر ئەگەر لەناو شوێنی ئاوەدانی دیتیەوە فهو مخير بين الأشياء الثلاثة فيه ئەو سێ شتانەی کە باسمان کرد چ بیخواتن ئەگەر شتەکە ئەو گیانەوەرە لە بۆ خواردن ئەبوو سەری ببڕێت و پارەکەی بژمێرێتن یاخود بەخێوی بکات و لە خۆیەوە وەکو شتێکی موسڵمانانە و ئینسانیانە پارەی لێسەرف کاتن یاخود بیفرۆشێت ئاژەڵەکە و پارەکەی لە بۆ خاوەنەکەی هەڵبگرێتن ئەوەش باسی لوقتا ئەو شتانەی کە دەدۆزرێنەوە لە کچکەوە هەتا گەورە باسی کرد ئەو زانا بەڕێزە والله ئەعلم. دوایە دین دوو بابەتمان ماوە هەرچەند وەک ئەڵێ دەرسەکە بەڕاستی باس و بابەتی زۆری تێدایە و زۆریش هەڵەگرێتن ئێمە هەر ئەگەر بێت و بە کورتی قسە لەسەر بابەتەکان بکەین باسی منداڵی دۆزراوە ئەکاتن هەر لە زمنی ئەو بابەتە منداڵێک کە خوا پەناماندا ئێستا زۆر جار هەواڵی وامانگوێ لێ ئەبیتن چۆن ڕەفتار و ینی تەعامل لەگەڵ ئەو جۆرە شتانە ئەکرێتن لە ڕوانگەی شەرعیەوە ئایا چمان لەسەر واجب ئەبێتن ئایا چۆن تەعامل لەگەڵ منداڵێکی دۆزراوە بکەین خۆشەویستان وإذا وجد لقيط بقارعة الطريق فأخذه وتربيته وكفالته واجبة على الكفاية كاتك كمندالك خوا پەنامان دا يعني ئەو شتانە بە حەقەت ڕوئەدەن بەداخەوە لەناو مجتەمەعی ئیسلامی بێگومان کاتێک کەوا کۆمەلگا گەورە ئەبێتن شتی سەیر و سەمەرەش ڕوئەداتن بەڵام لەخوا بەزیاد بێت تا ئێستا کۆمەلگای ئێمە خاوێنە لە گرتەیەکی ڤیدیۆیی بینیم ینی لەو وڵاتانە داهێنانێکیان کردیە بە حیسابی خۆیان چونکە بەڕاستی لەوێن دەرخێزان بە تەواوی هەڵوەشاوەتەوە یعنی لە هەندێک شوێنی گشتی باشە دیواری دەوائیر و شتیوەیە لە شوێنی گشتیە شوێنێکیان دروست کردیان ناویشیان نووسە عینوان و مانشێتێکی گەوریان بە قەتعەیەک لێیان داوە ئەو شوێنە ئەگەر منداڵێک دۆزراوە ڕاست دەچی دەرگاکەی دەکەیەوە دەرگایەکە وەکو سندوقێکە لە ناو دیوارە دەرکاکە دەکەیەوە و دەیهاوێ ناوێندەر لە ژۆرێ ئیتر وەکو فەرمانگەیەکە ئەوانەی کە لەو ژوورەینە ڕاستەوخۆ ئەو منداڵە وەرەگرن و ئیتر ئەوە تەعاملی لەگەڵ ئەکەن جا دەیبەنە حەضانە و بەخێوی ئەکەنەوانە ئێمە وەکو موسڵمان لە مێژە باسی ئەو شتەمان کردیە بەڵام ئێمە بەر لەوەی ئیش بگاتە ئەو ڕۆژە کۆمەڵێکی یاسا و ڕێسای دیکە شەریعەت دیاری کردینە کە ڕۆژ نەگاتە ئەو ڕۆژە کە کار نەگاتە ئەو ڕۆژە بۆ ئەوەی منداڵ فڕە نەدرێتن بۆیە خوای پەروەردگار فەرمێ وەلا تەقرەبو الزینە چونکە بەڕاستی بە زۆری وایە لەقیت بەرهەمی زینایە بەڵام جاریشوە هەیە خوا پەنامانداتن خوای گەورە ئینشاءڵڵا کۆمەڵگامان سەلامەت کاتن نەگەینە ئەو ڕۆژە جاروێ لە برسیەتی و لە نەداری کابرا منداڵەکەی پێ بەخێو ناکرێت و دەی پێچێتەوە لە بەردەرگای مزگەوتێکدا ئەنێ لەسەر ڕێگایەکی گشتیدا ئەنێ واتە هەموو جارێش هەر بە تاوانباری نەبووە کە ئەو منداڵە لا فرێدراوە یاخود دایک و باوکی لەسەر شوێنێکی گشتی چونکە خۆیان پێ بەخێو نەکراوە لە خەمی منداڵەکە بۆی منداڵەکەش وەکووان لە ئازار و ناخۆشی و ناڕحەتی نەبوونیدا نەبێتن گوتیان دەیسپێرین با خەڵکانێکی خوا پێدا و یاخود موسڵمانان ئەو منداڵە بەخێو بکەن بەڵام بە هەر شێوازێک بێتن بەڕاستی شتێکی پڕ ئازار و جەرێک بڕە تەمەنا ئەکەین کە ئینشاءڵڵا و داواکار لە خوای پەروەردگار کۆمەڵگامان پارێزراو بێتن لەو باس و بابەتانە جا ئەفەرمێ کاتێک کەوا منداڵێک دۆزراوە لەسەر ڕێگایەک هەڵگرتنەوەی پەروەردەکردنی ئەو منداڵە و سەرپەرشتیکردنی واجبە بە فەرض الکیفایە واتە لەسەر تێکڕای موسڵمانانی ئەو کۆمەڵگایە ئەو گوندە ئەو شارە واجب ئەبێ بەڵام ئەگەر کەسێک هەستا بەو کارە ئەوە لەسەر ئەوان دیکە تاوانەکە لا ئەچێ تە ناکرێ هەمومان بڵێن وەڵا ئەو منداڵە زۆڵە ئەو منداڵە فرەدراوە وەڵا ئەمن هەڵین نەخێر واجبە بەڵام ئەگەر یەکێک پێ هەستا
فەرز الکیفایە لەسەر ئەوانی دیکە لا ئەچێتن بەخێوکردن و سەرپەرشتیکردنی ولا يقر إلا في يد أمين بەڵام لە هەمان کاتدا ئەو منداڵە لە لای کەسێکی ئەمین نەبێ داناندرێت بۆیە دەبێ ئەو کەسە شایستە بێتن بە بەخێوکردنی ئەو منداڵە فإن وجد معه مال أنفق عليه الحاكم منه ئەگەر منداڵەکە بۆ نمونە پێچابوویانەوە منداڵەکە هەندێک پارەشیان لەگەڵ دانابوو یاخود جلوبەرگێکی جوانی لەگەڵدا بوو یاخود بۆ نمونە هەر شتێکەوە لەگەڵی دانرابوو ئەوە حاکم قازی بۆ نمونە ئەو کەسێکەوە ڕیشسپی ئەوێندەرە یاخود ئەو کەسێک هەڵێگریتەوە ئەو ماڵە لەو منداڵە سەر بکات فإن لم يوجد معه مال فنفقته في بيت المال ئەگەر ئەو منداڵە هیچی لەگەڵدا نەبوو هەر پێچرا بۆ لەناو پەڕۆکێک و دانرابوو لەسەر ڕێگا لە بەردەمی مزگەوت لە شوێنێکی گشتی یاخود هەر فرێدرابوو داماننا ئەوە لە نەفەقەی گشتی لە نەفەقەی ئەگەر بەیت المال هەبوو ئەو ماڵەی لێ سرف ئەکرێتن کە منداڵەکەی پێ بەخێو ئەکرێتن چکە و منداڵە تا گەورە ئەبێتن پارە و مەسرەفێکی زۆری ئەوێتن والله ئەعلم دێنە کۆتا باس و بابەتی کتابی بیوع کەوا باسی ئەمانەت پارێزی ئەکاتن کە ئەو زانا بەڕێزە ئەوەشی هەر لەناو ئەمانەت داهێناوە فەرمێ والوديعة أمانة ويستحب قبولها لمن قام بالأمانة فيها سپاردەکردن دانانی شتێک لە لای کەسێک ئەمانەتە واجبە کەوا پارێز عەفەن سونەتە کە قبول بکرێتن واتە کەسێک کە دەڵێتن ئەو ماڵە لە لای توودا ئەنێم ئەوە سونەتە قبولی بکاتن کەوا پارێزگاری لۆ بکاتن لمن قام بالأمانة لەبۆ ئەو کەسەی کەوا هەڵستی بە پارێزگاریکردن لەو ئەمانەتە ولا يضمن إلا بالتعدي و ئەو کەسی کە ماڵەکەی لەلادانراوە کە پارێزگاری لە ماڵی کەسێکی تر ئەکاتن نابێتە زامینی ماڵەکە کەوا تۆڵەکەی بداتەوە یاخود پێشماردنی پێ بکرێتن تەنها مەگەر بەوە نەبێتن کەوا کەم تەرغەمی کردبێتن یاخود زۆرداری کردبێتە سەر شتەکە واتە بۆن منە ئاژەڵێک کە لێی دابیتن بیکوش بیتن یاخود ماڵەکەی لە بەر شوێنێکی ئەوەدا بێ شایستە دانەنێتن بۆ نمونە وەکو باسمان کردیانی لە حرزی مثل دانەبێتن ئەوە جۆرێکە لە کەم تەرغەمی کەسەکە بۆ نمونە گەر گوتمان سنەتە ئەگەر پێی ناکرێت بە هەر لە ئەوەلی ڕا قبول نەکاتن وقول المودع مقبول في ردها على المودع قول قسەی ئەو کەسەی کەوا ماڵەکەی لەلادانراوە لە جێرانەوە لە بۆ کەسی خاوەن ماڵ وەرئەگیرێ لە ڕوانگەی شەرعیەوە وعليه أن يحفظها في حرز مثلها و لەسەری واجبە ئەو کەسێک کە گوتمان ماڵەکەی لەسەر لەلادا ئەندرێتن لە شوێنی شایستە بپارێزی بۆ نە پارەیە چۆن پارەی خۆی لە ناو سندوق و کانتۆر و ئەو شوێنانەی کە شایستەیەدا ئەنێتن پارەی ئەو کەسەش دەبی لەوێن دەردا بنێتن بۆ نمونە بزن و مەڕێکە لە ناو ئەو شوێنەی کەوا بزن و مەڕەکانی خۆی بۆ نمونە سیارەیە ئەینی دەبێت لە گەراج و ئەوانە بێتن واتە شوێنی شایستە بەو کەرستەی کەوا بە ئەمانەت لایدا ئەنێتن ناکرێت کەم تەرغەمی تێدا بکاتن چونکە با لە سەرەتاوە وەرنەگرێتن وإذا طلب بها فلم يخرجها مع القدرة عليها حتى تلفت ضمينة ئەگەر هاتو کەسی ئەمانەت لەلادانراو داوای لێکرا کەوا ماڵەکە بداتەوە بە خاوەن ماڵەکە لەگەڵ ئەوەی کە تواناشی هەبوو کە ماڵەکە بداتەوە لەبەرەوەی لەگەڵ ئەوەی کەوا پێی ئەکرا ماڵەکە بداتەوە بەڵام نەیداوە کەم تەرغەمی کرد ئیتر بە هەر شێوازێک کە بیتن کەوا نەقسەکە لە ئەو بوو تا ماڵەکە لە ناوچوو تا شتەکە بزر بوو تا شتەکە خورابرا ئیتر دزرا ئەوە دەبێتە زامنی ماڵەکە بۆیە بە حەقەت وەکو باسمان کرد سنەتە قبول بکاتن بەڵام کەسێک کەوا لە خۆی ڕنابینی ئەمانێت پارێزی بکاتن با ئەو کەسە بەو ئەرکە هەڵنەستێتن ئەجینا دەبێتە زامنی ئەو ماڵە لە کۆتاییدا لەخوای گەورە ئەپارڕینەوە کە خوای پەروەردگار زۆرتر و زیاتر لەو شەریعەتە جوانە حاڵیمان بکات و ئاشنامان بکات بە شەریعەتە جوانەکەی خۆی بەو ئەندازەیە گەیشتینە کۆتایی کتاب البیوع وغيرها من المعاملات ككتا باس بابتي بو إن شاء الله خواي پروردگار همو لایەکمان زۆرتر و زیاتر لە شریعەتەکەی حاڵی بکاتن خواي پەروەردگار بمان کاتە وەسیلەی خێر لۆ ئاشناکردنی
مسلمانان بەو شریعەتە جوانە. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.